بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ناکۆکیەکانی لایەنە سیاسیەکانی عێراق وەرێم لەسەر پەرلەمان و هەروە مەسەلەی پۆستەکان بەردەوامەوە لە دوایین پێشاتیشدا دادگای فیدراڵی عێراق ڕۆژی چوارشەممەی دیاری کردووە بۆ پێراچنەوە بە دوو تانە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دوایەوەی کە دادگای فیدراڵی بڕیاریدا لە سێنزەیە مانگە کارەکانی دەستی نوێی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق ڕابگرێت لەبەرەوەی دوو سکاڵا تۆمارکراوە کە تانایان داوە لە نایاسایی بوونی دانیشتنی نۆی ئەم مانگە کە یەکەمین دانیشتنی خولی پێنجەمی پەرلەمانی عێراق بوو. هەروە دوێنێش کۆبوونەوەی موختەرا سەدر و هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتح لە نەجەف بەڕێوەچوو کە بە بڕای چاودێران سەدر دەیەوێت عامری لە چوارچێوەی هەمانگی جیا بکاتەوە و ئەویش بەشداری حکومەت بکات. هەر ئەمڕۆژ وەزیرێکی پێشووی پارتی بە ناوی بەنگین ڕێکانی کە لە کابینەی پێشوو وەزیر بوو باسی لەوە کردووە کە هاوپەیمانی دەسەڵاتدار لەمە دووە پێک دێت لە سەدر و بارزانی و عامری و هەروە حەلبوسی. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ناکۆکی نێوان لایەنەکە ڕوها لێکترازانی پارتی و کێتیش دەکەین بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزیرەنانی کۆمەڵی دادگەری لە ستۆدیۆ هەروەها لە ئەڵمانیاشەوە محسین عوسمان پەرلەمانتاری پێشووی عێراق لە فراکسیۆنی کیتیمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاکتۆر بەخێر بنەگەر لە بەرزستان پێ بکەین. بڵین وەکو کەشواوەیەکە کەمڕۆ ساردە بینی لایەنە سیاسەکانیش ئاوا سارد بوو لەسەر پێکێنانی حکوومەت چی لە باغدا بێ لە ناو ماڵی شات چ لە کوردستان هەبێ. بەناوی خۆی بەشدنەوەی میهرەبان سڵاو لە بەڕێستان و بینەرانی و بیسەرانی کەناڵی ئەسمانی پەیام. سپاس. لە ڕاستیدا چۆن کەشوهەوای کوردستان ساردە و بەرەو سارتریژە چێ و مەترسی بەستنی ڕێگاوبان و تەنانەت بە ناشکوری ناڵێم کوردستان خۆ دەزانی لەبەرەوەی ئامادەکاری نەکراوە بۆ سەرمایەوە بۆری ماڵانیش بیبەستێ بۆری ئاوەکانیشانی لە دووسێ ڕۆژی داهاتووە پلەی گەرمی دابەزێ بۆ ناقستە و ئەوانە. دۆخی سیاسیش بۆ خۆی چەقبەستووە بە هەمان شێوە بە شێوازێکی تر پێویستی بە جموجوڵێک هەیە بۆ ئەوەی کە ئەم چەقبەستویە نەمێنێ کە من پێم وایە تەڵەن جموجوڵی سیاسی لە عێراقا ناوەستێ و کاروبارەکان هەر دەڕۆنە پێشەوە دوجاریش هەندێک لایەن لێ سوودمەند دەبن و هەندێک لایەن زەردمەند دەبن بەڵام ئەوەی گرنگە ئایا لەم گۆڕانکاریە سیاسیانەی کە دەبێت لە عێراق و ناوچەکە خەڵقی عێراق بە گشتی و خەڵکی کوردستان بە تایبەتی تا چەند سوودمەند دەبن تا کێشەکانی خەڵک هەل دەبێت تا چەند ئەم وڵاتە بەرەو پێش دەچێت گەندەڵی کەم دەبێتەوە ئاوەدانی و پرۆژەکان دەست پێەکەنەوە مافەکانی خەڵک دەپارێزرێ یاسا سەروەر دەبێت ئەمانە خاڵی گرنگن. لەو ڕۆژەوە کە ڕژێم ڕووخاوە تا ئێستا حکوومەت و دەسەڵات لە عێراق تەوافقی بووە هەموو لایەنەکان تیا بەشدار بوون هەموو کەس لە کێکەکە پارچەیەکی بەرکەوتووە دوجاریش بە یەکەوە دزی و گەندەڵی کراوە و هەر کەسێکیش تاوانبار بوو بێ کەسیان بۆ نەدراوە بە دادگا لەبەرەوەی نوێنەری هەموو لایەکی تیا بۆ هەر لایەکیش تۆزێک لە گەندەڵی بەرکەوتووە هیچ تاوانبارێک سزا نەدراوە عێراقی بەم دۆخە خراپەی ئێستا گەیاندووە. ئێستا ئەو گۆڕانکاریانەی هەم تا ئەمڕۆژ وامان پێدەڵێ کە پێدەچێ ئەم جارە چەند تەڵان لە سیاسەتە شتی مستەحیلات نییە و ساوابێتیشی نییە یعنی پێمان دەڵێن لەوە چێ گۆڕانکاری هەبێ بۆی ئەم جارە حکوومەتی زۆرینە نیشتیمانی دروست بێ پێش نەکە هەموو لایەکی تیاابێ هەندێک لە لایەنەکان و کۆپۆسیۆن لە دەرەوەی حکوومەت بمێنەوە کە هەڵبژارنی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەومان پێڵێ جەماعەتەکەی موقتەدا سەدر وەکو نوێنەرایەتی خەڵقی شیعە لەگەڵ پێکاتەی سونە وهروها لەگەڵ کوردەکانیش پارتی دموکراتی کوردستان بەیەکەوە هاوپەیمانیەتێکیان دروست کردووە کە بە یەکەم نزیکەی لە 180 کورسیان هەیە کە بەسە بۆ پێکهێنانی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانیش و سەرۆکایەتی حکوومەتیش و سەرۆکایەتی کۆماری زیاتری دەوێت و 120 سەرۆک کۆماریش دەیە بەڵام لە خولی دووهەما دوو لە سەرسیەی ناوێ ئەگەر نەتوانن ئەو 180 دەنگە بەڵێ بە خولی یەکەم بەدەست بێنن بۆ خولی دووهەم هەر بەدەستی دێنن کەوابێ ئەگەر بیانێت لەسەر ئەم هاوپەیمانێتە ئیش بکەن هەرسێکی مسۆگەرە لای خۆیان بەڵام ئەمە بۆ عێراقی قورسە کە تا ئێستا تەوافقی بووە عێراقێک کە هێز و میلیشیای تیای عێراق کە دەستێوەردانی دەرەکی هەیە هەرچەندە دەکرێت بارودۆخەکە لە بینی عێراق و هەرێما فەرقێکی هەبێ لە هەرێما ناکرێت لەبەرەوەی یەکێتی کاتێک دەبێتەوە ئۆپۆسیۆن هێزی چەکداری هەیە و دەسەڵاتی هێزی چەکداری یەکێتی بەسەر نزیکەی لە 150 ناوچەکانی هەرێمی کوردستانە دەڕوا و دوجاریش
ئامادە نێ و دەسەڵاتە دەستیم کە ئەگەر کورسیەکانی چی کەم بێ. پارتی دموکراتی کوردستانی بە هەمان شێوە زۆری کورسیە بێ یاکەم ناوچەیەکی دیاریکراویەیە کە بەهێزی چەک حکومیەکە و ڕێگە بە ئۆپۆزیسیۆن و گۆڕانکاری نادەن و باوەڕیشیان پێ نییە. بەڵام لە عێراقاوە نییە هیچ هێزێکی چەکدار لە عێراقا نییە، زۆنێکی دیاریکراو ناوچەیەکی دیاریکراوی نییە تا دەسەڵاتی تیا بگرێتە بەر. بۆیە دەکرێت ئۆپۆزیسیۆن هەبێ و هێزی چەکداریش لە ناو هێزەکانی سوپا و هێزەکانی پاراستنی حدود و ئەمانە جێگای بکرێتەوە. و ئەمەش لە بەرژەوەندی خەڵکە چونکەیەکێک لە سیمات و نیشانەکانی سیستمی دیموکراسی بوونی ئۆپۆزیسیۆنە. ئەگەر ئەمە سەر بگرێ بۆ خەڵقی عێراق باش دەبێ، دەتوانن ئەمانە لانی کەم بەشێک لە گەندەڵکاران بدەن بە دادگا و ئەوانش کە ئۆپۆزیسیۆنن بەهێزن کەم نین، خەڵکێکی زۆریان لەگەڵا و دەوڵەتیشان پشتیوانیان دەکەن. دەکرێت چاودێرێکی ورد بن بەسەر حکوومەتەوە فشار لە حکوومەت بکەن ئەگەر نەیتوانی گۆڕانکاری بکات هەڵبژاردننی پێشوەختیش بکرێت. کۆیەکێک لە سیناریۆکانە بەڵێ بەس ئەوەی بە کورتی دواتر دەگەڕم وڵات سەبارەت بەوەی کە وتت هەمویان بەشدار بوون لەو گەندەڵیان ئێستا و ڕێکەوتنەی پارتی بڵێن سەدر و هەروە حەلبوسی و ئەوانە ئەگەر عەمریشی بێتە پاڵیان ئەوانە خۆیان بەشدار بوون لە گەندەڵە توانن شتێک پێشکەشی خەڵک بکەن جونگی عێراقیان بەڕێوە بردووە. من پێم وایە سەدر هەرچەند دەخوان گەندەڵکاریان زۆر بۆ جەماعەتی سەدر، بەڵام موقتەدا سەدر هەندێک پەیامی هەیە ڕوون و ئاشکرای لێ تا ئێستا ئێمە بەیەکەوە کێکەکەمان بەش کردووە، هەمومان بێکەوە عێراقمان بەرە وێرانکاری بردووە، خەڵک لێمان بێزار بووە، ئەو جۆرە حکوومەتانە کۆتایی هات. یا ئێمە ئۆپۆزیسیۆن نەبین یا دەسەڵات دەبین، ئەمە قسەیەکی ڕوونە. ئەگەر ئەمەی بۆ بچێتە سەر دەکرێت هەنگاوێکی باش بێ بەرەو بنبڕکردنی گەندەڵی و سزادانی تۆمەتباران ئەگەر لایەنە جەماعەتەکەی خۆشیان نەبن. هادی عامری جارێم ڕێککەوتنە تەڵبان نەکراوە، تەنها لە سەردانێکی هادی عامری بۆ ماڵی موقتەدا سەدر لە نەجەف هەندێک قسە و باس چووەتە بینیان و تا ئێستا دەرەنجامی ئەو کۆبوونەوەی بەڕاستمی ڕانەگەێنراوە و زۆر ڕوون نییە ئایا پێک هاتوونیاننا، ئایا دەکرێت چوارچێوەی هەماهەنگی عەبادی و مالێکی لێ بچێتە دەرەوە تەنها هادی عامری و حەکیم بن. ئەمەش بخۆی بابەتێکە جگەلەوەی نوێنەری هەردوو لایەن لە ئێرانەوەش وەکو زۆر سەرچاوی هەواڵ دەیڵێن حتمما دەوڵەتی ئێرانیش قسەی هەیە و دەوێ پێشنیازی تازایان بۆ بکە. بۆیە هەموو ئەگەرەکان لە بەردەمن، بەڵام بۆ ئێمە زۆر گرنگەوەیە لەم گۆڕانکاریانە هەڵوێستی کورد چی دەبێ و چی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە. دواتر دەگەڕم وەڵای بەڕێز سەرەوە دەکەین. کاک محسین سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز شت. دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر لێکترازانی ناوماڵی کوردی بە تایبەتی دوای دانیشتنەوەی مانگ کە پارتی ویکێتی شاندی هاوبەشیان هەبوو، بۆچی بێکەوە ڕۆشن دوایی لێکترازان کارگەری ئەم لێکترازانە لەسەر کوردستان و لەسەر شێوازی بەشداریکردنی لایەنەکانیش وەکولایەنە کوردیەکان چی دەوێت؟ بەێ ڕێز و سڵاو بۆ ئێوە کەناڵی ئێوە بوو کات دارە. بەڕاستی ئێمە دەزانین ئێستا پارتە کوردیەکان و پارتە یعنی لە ناوچەکەش بەگشتی هیچ دروشم و ئامانجێکیان نەما، ئامانجی تەکەوەیی نەما، دروشم و ئامانجی کە تەعبیل لە ئیرادەی خەڵکەکەت نەما، کە دەگەڕێنەوە دروشم و ئامانجەکانی خۆیان. لەبەرەوە ئێستا ئەو ناپۆتێکەوەی کە پارتی ئەمڕۆ دوێنیە، یعنی لە ساڵی 60ەکانەوە حتا ئێستا قەڕی ساڵ گەرم لەنێوان لەها دەرفەتێکدا ئەوەی کە هێزی هەیە هەژمۆنی خۆی بەکاردێت. بەڕاست تەماشاکیان ڕۆژهەڵاتکردنەوەی بەگشتی لە ڕەوشێکی زۆر ئاڵوز، ڕەوشی تورکیا زۆر خراپە، ڕەوشی ئیران، ڕەوشی عەرەب بەگشتی خراپە، ڕنگدانەوە لەسەر ڕەوشی کوردیش دەبێت. هەروەها کە تەماشای ئەزمووی ناوچەکە تەمینەسازی لە ناوچەکەی ئێمەدا لەسەر ئاستی ئاین، لەسەر ئاستی مەزهەب زۆر ناکۆکی هەیە، یعنی کەش و هەوا ئامادەیە بۆ ناکۆکی زیاتر بولێک. ئەگەر تەماشای هندستان بکەن بە سەدان ئاین و مەزهەب هەیە، بەڵام بنەمایەکی یەکگرتی هەیە کە لە هندستان یەک ئێمە بنەمایەک ئامادە نییە، کەواتە ئیش نەکردووە لەسەر کۆمەڵگە بۆ پاشتی کۆمەڵایەتی لە ناو خەڵکدا، لەسەر ئاستی کورد و کورد، لەسەر ئاستی کورد و عەرەب و پێکهاتەکانی ئاین و مەزهەبی ئیش لەسەر نەکراوە، کەواتە هەمیشە برینێکیان ساڕێژ نەکراوە. ئەو برینە هەمیشە ئامادەیە کە باز بکرێت ئیتفاقی عوسمان باز لەسەر بکرێت. لەبەرە بەڕێی من ئێمە زۆر جار بە حەزی خۆمان قسە دەکەین، نەک بە ئەوەی ڕنگدانەوەی پێشکەوتنی هێزی کۆمەڵگای ئێمە دەتوانێت چ جۆرە بوونەوەرێک بە چ جۆرە سەرۆکێک، چ جۆرە پارتێک و چ جۆرە کادرێک بەرهەم بێنێتن. ئەوەی کە ئێستا هەیە بە تێگەیشتنی من توانای کۆمەڵگای ئێمە لەو ئاستەیە کە دەتوانێت ئەم جۆرە خەڵکە بەرهەم بێن، ئەم جۆرە پارتانە بەرهەم بێنێتین و دەبینین پەرلەمان لە وەختی خۆی سەدر هات، پەرلەمانی بەغدا گرت، پارتی هات پەرلەمانی هەولێر گرت، ئەردوغان هەموو ئەندامانی هەدەپە
لە پارلەمان دەرکرد کەواتە ڕەوشێکی زۆر ئاڵۆسیە بەڵام لەگەڵ ئەوەش دەکرێت ئیتر کورد ئەو خاڵانە بەکاربێنن کە ئیمکان هەیە ئیمکانە کە بەکاربێنن بەڵام بەداخەوە لەسەر ئەو خاڵانەژی بەکار ینی لێک نەکەوتن. باشە کاک مشتین سەبارەت بەو لێکترازانە کێ بڵین هۆکارەکەیەتی بڵین خەتابار کێ هەڵخەڵەتاندووە لە نێوان پارتی ویچێتی کاوە شاندیاوە بەش ڕۆیشتن و لە پڕێکە ئاوا لێکترازان کاریگەریەکەش چی دەبێت؟ والله خۆ هەمیشە بەڕای گەورە زیاتر خەتا هەڵدەگرێتن ئەکید دەبێت خەتاکە زیاتر لە سەرشانی پارتی بێتن و هەروە هەمیشە پارتیوا دەکەتن كما صاحبي دوما وك حزب انا وكوا چونکە مثلا که تماشای شیعه بکەین تماشای سنت بکەین بو سەرۆکی پارلەمان بو سەرۆکی حکومت ئەو جۆرە ناکۆکینە بەڵام بو سەرۆکی دەوڵەت کە ئاژی کۆمار کە بو کوردە پشکی کوردە هەمیشە مابینێکەتی پارتی ئەو ناکۆکیە هەیە و هەمیشە ئێستا ئەو فشارەی کە پارتی لەسەریگەتی دەکەن با تێگەیشتنی من پارتی ناوێت بە سەرۆکی کوماری عێراق دەیەوێتن فشار لەسەر ئیگەتی دروستکە بۆ ئەوەی پوستێکی تری سیادی لە بەغداد داوام نەکات و هەروەها دەیەوێت فشار دروستکات بۆ ئەوەی گرنگی بە کەرکک بدەتن و پارێزگای کەرکۆکیان ئەو هەڵبژێریت یانژی بە ڕازەمەندی ئەو بێتن لەبەرەوە ئەو جۆرە فشارە پارتی دروست دەکەتن و بە تێگەیشتنی منیش یعنی ئەگەر پارتی خۆی بە بڕای گەورە بزانێتن یان پارتی بە مەرجع بزانێتن دەبێت بۆ هەموو هەڵەکان کە لە کوردستان دەکرێتن لە تاڵانکردن و لە گەندەلی بگێت دەبێت ئەوش وەک بڕای گەورە تەماشا بکات بەڵام پارتی تەنیاوە دەزانێتن مەرجع و بڕای گەورە بوشتی باشە نه بۆ مەرجع بوو و بڕای گەورە بوشتی خراپ و بوشتی باش دەبێت تەحملی ئەوشتانە بکەن. بەس وەکو سەرۆک کۆمار پێدوایی یەکێتی خۆی ئێستا ئێساش کە بە فەرمی ڕاینەگەیاندووە دوو کاندید یەکیان دەڵێ من سەر بەخۆم و لە دکتۆر لەتیف و لەگەڵ دکتۆر بەرهەم ئەوەی یەکێتی خۆی یەکلای دەکاتەوە یاخود پارتی کاندیدەکە یەکلا دەکاتەوە بۆ سەرۆک کۆمار یعنی ئەگەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ نەبێتە شێوەیەکی ناڕاستەوخۆ پارتی یەکلا دەکاتەوە چونکی پارتی زۆرینە یعنی فراکسیۆن زۆرینە دوای ئەو کۆالیسیۆنە کە لەگەڵ سەدر و لەگەڵ حەلبوسی کرد ئەوانە دەتوانن هەموو یعنی تەڕازی سیاسی لە بەغدا بگۆڕن لەبەرە بە تێگەیشتنی من دەبێتن ئەو سەرۆک کۆمارێکی هەڵدەبژێت دەبێتن ڕەزامەندی بە پارتی بە شێوەیەکی ڕاستەوخۆ ڕاستەوخۆی لەسەر بێتن چونکە ڕەوشی نۆماڵی هەیەتی هەمومان دەزانین ڕەوشێک نییە کە ئێمە حەسوودی پێ بین ڕەوشێکی زۆر ئاڵۆزە و ئەو کارتەی فشار کە جاران یەکێتی وەک ئیران بەکاردێنە ئێستا ئەو کارتە فشارە یەکێتی بەکاردێن بۆ نۆماڵی خۆی هێشتا نەگەیشتە ئاستێکی سەقامگیری بۆ ئەو کارتە بەکاربێنیت بۆ دەرەوەی خۆی لەبەرەوە ئێستا ڕەوشێکی تەڕەوشێکی لاوازە لەوێ پارتیش ئەو خاڵە لاوازە بەکاردێنێتن بەس ئەگەر پارتی ئەمە بخۆزێتەوە ئەم ناکۆکەی ناوماڵی یەکێتی ڕەوشێکێتی خراپتر نابێت ئەگەر ینی پارتیکانی دەکە دیاریکە بە تێگەشتی من ئێرە ینی شمشێرێکی دووسەرە یەکەم شت پارتی یارمەتی کوڕەکانی مام جەلال دەداتن لەوێوە ئەگەر سەرۆکی کومار بە دڵی پارتی بێتن ئەوە کارتێکردن لەسەر جەماوەری یەکەتی دەکەن کە بەلای کاک لاهور دەبشکێت ئەم بەلای کاک باول دەبشکێت لێرەوە پارتی ئەو یاریە چۆن دەکات پارتێکی هەنی وەک مەسەلێکی سیاسی یاری گەمەیەکی سیاسی دەکات یان گەمەیەکی قەبیلی و عەشیرەت دەکات تر ئەو لەسەر نەفەس و تەحملی پارتی دەمێنێت کە سیاسیان ڕەفتار دەکات یان تۆڵەساندن ڕەفتار بکات ئەگەر تۆڵەساندن ڕەفتار بکاتن لەوێوە جەماوەری یەکەتی بەرەو لای کاک لاهور دەچێتن. بەس خۆت پێشبینیت لە نێوانەوەی کە تا ئێستا هۆکاری یەکلانە بوونەوەی یەکێتیش بە فەرمی کە دوێنێش کۆبوونەوەی مەکتەبی سیاسیان بوو ڕان نەگەیاندووە کە کاندیدەکان کێیە پەیوەندی بە چیەوە لە ناو خۆشیان ئەگەر نەتوان یەکلایکەنەوە چۆن لە نێوان یەکێتی و پارتی یەکلا دەکرێتەوە ڕەوشی یەکەتی ڕەوشێکی زۆر خراپە یعنی زۆر نەکۆکی هەیە بێجگە ئەوە لە نێوان کاک لاهور و کاک باولدا لە ناو مەکتەب سیاسەتەکەدا تێکی تژی ناکۆکیەکی شاراوە هەیە لەبەرەوە کۆمەڵە خەڵکانە کە داعمی دکتۆر بەرهەم دەکەن کۆمەڵە خەڵکانە داعمی هانجی پشتەوانی کاک لەتیف ڕەشید دەکەن لەبەرەوەی لەناو یەکەتی خۆیدا حتا خۆی لا نەکردووە بەڵام بە تێگەیشتنی من شانسی دکتۆر بەرهەم بوو سەرۆکی کومار لاوازە هەرچەندە دکتۆر بەرهەم وەک کەسێک وەک کەسێکی دیپلۆماسی وەک کەسێک کە لە ئەمریکا ژیاوە کە ئەزموونی پێشەستا هەیە لە هەموو کاندیدەکانی تر باشترە بەڵام خۆ ئەوە لە عێراقدا دیارە و شەرتنە کەسی باش لە شوێنی باش بێتن. باس دەکەم دواتر گرێم وڵای بەڕێزت کاک تۆدارە گەرم وڵای بەڕێزت سەبارەت بە کاندیدەکانی سەرۆک کۆمار پێت وایە چۆن یەکلا دەکرێنەوە سەبارەت بە پارتیش پێت وایە پارتی بەڕاستی بەیەکە ئێستا و شەرزێباری کاندید کردووە اینجا بۆ سەدرەکانیش قورزنی دەنگ بە وەزیرێک بدەن کە لەسەر گەندەڵی لە پەرلەمانی عێراق لە 2016 بڵین متمانیان لێ وەرگرتەوە
ئەوەی تیانی حراجیتیانی بۆ سەدرەکانیش من هاوڕام لەگەڵ قسەکانی کاک موحسین لە ڕاستیدا پارتی دموکراتی کوردستان نەیدەویست وشار جێباری کاندیدکە و کاندیدی هەبێ بۆ مەرجەی یەکێتی کاندیدەکەی دکتۆر بەرهەم نەبێت چونکە مەبەستی بوو تۆڵەی ساڵی 2010 لێ بکاتەوە دکتۆر بەرهەم دەربکرێت لەسەر کۆمەڵ بەڵام دوایەوەی سەرکردایەتی مەکتەبی سیاسی یەکێتی بە زۆرینەی دەنگ یا بە کۆی دەنگ بڕیاریاندا دکتۆر بەرهەم کاندیدان بێ و گویان بۆ داواکەی پارتی نەگرت کە پارتی کاندیدەکە دیاریکاوە سەر کۆمار ئەمە وای کرد پارتی بە منی گەران بێ کە مادام یەکێتی سوورە لەسەرەوەی کە دکتۆر بەرهەم کاندیدکە ئەوان هاتن و شارجێباریان کاندید کرد وەکوتمانەوان لەگەڵ سەدر و حەلبوسی زۆرینەیەکیان هەیە کە دەتوانن تێپەڕێنن و مۆزۆی تۆمەتبارکردنی و شارجێباریش لەبەرەوەی نەچوە دادگا و مەلەفەکە داخرا بڕیار نەدرا و ینی هیچ جاسایەک دەرنەچوو لەسەری بۆی هەیە خۆی کاندیدکە ڕێگە پێدراوە سەدرەکانیش بۆی کە پشتیوانی پارتی و کورد بەدەستبێنن چاوپۆشی لەواکەن کە کێشیان نەبێ بۆی ناشەننا ئەمانیش لە بەرەوەمانی دەنگە دەن بەس بێنێ بەو سەرۆگۆزیرانەی کە سەدرەکان دیاریەکەن پێویستیان بە دەنگی کورد و پارتیە بۆی ئەوان ناشارنەوەڵێن پارتی کێمان پێ بڵێ دەنگی پێدەین پارتیش وەکوتمان زۆر مەبەستی نییە سەرۆک کۆماری هەبێ کۆمەڵێکی تری مەبەستە دەیەوێ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی کوردستان سەرۆک و جێگر و ئەمانە لە خۆی بێ دەوێت پارێزگاری کەرکووک بەدەستی خۆی بێ دەوێت کۆمەڵێک پۆستی ترەیە لە بەغدا بەدەستی بێنێ بەڵام هاتووە ئێوێ وەکو فشارێک لەسەرەوەی دکتۆر بەرهەم نەبێ کە با بڵێن وشار جێباری کاندید کردووە و فیالە نەگەدێکێتی سوور بێ لەسەر دانانی دکتۆر بەرهەم پێدەچێت پارتی هەر و شار جێباری کاندیدکە ئەو کاتە ئەگەری دەرچوونیشی هەیە و لە مەدانی سیاست شاشتی وایە جاری پێشوەی کێتی گۆڵی کردم جارە پارتی گۆڵەکە بەڵام یەکێتی بۆ ئەم مەبەستە کە من پێم وایە ئەمەش بۆ خۆی دەستێکی ناوخۆی یەکێتی و بەشێکە لە پشێ و ئاڵۆزیەکانی ناویەکێتی نیشتیمانیەوەشەوەیە کاندیدکردنی لە تیڤڕەشید کاندیدکردنی دکتۆر لە تیڤڕەشید کە نزیکە لە بنەماڵی مام جەلالەوە و ئەمە بۆ خۆی ئەمە شتێک هەڵەگرێ یعنی لە کاتێکە کە بزانن پارتی کاندیدەکەی خۆی دائەنێ و سەرۆک کۆمارەکە لە دەست یەکێتی دەرەچێ یەکێتیڵە بە ناچاری با سەرۆک کۆمارمان لە دەست نەچێ دکتۆر لە تیڤڕەشید دانین کە پارتی ئەمی قبوڵە لەم حاڵەتەیە چانسی دکتۆر بەرهەم نامێنێ پارتی ڕەزامەندیەدا دکتۆر لە تیڤڕەشید بێ پشێوی ئاڵۆزی جارێکتر لە ناو یەکێتی دروزە بێ دوورنێ دکتۆر بەرهەم هەڵوێستی تری هەبێ کە پارتی خۆی مەبەستێتی ئەوە بکە دوجار پشێوی ئاڵۆزی لە ناو ماڵی کوردی شا لێرە هەر دروزە بێ لە هەردوو حاڵەتەکە دکتۆر وشار جێباری دەرچێ کاک وشار جێباری بێ یان دکتۆر لەتیڤ بێ من پێم وایە ناوێک لە پشێوی ئاڵۆزی لە ناو ڕێزی یەکێتی و پارتی دروزە بێ کە ئێستا دروست بووە ئێستا کە یەکێتی و پارتی پارەی داهاتی ناوخۆی سلێمانی هەولێر و دووهۆک تەمیللاکەن بە بانقەکان بەشێکی پەیوەندی بە ئاڵۆزیی ناو بەغداوە هەیە زۆر بەسستی هەیە و یەکێتیژ ئەگەر ئەوە نەبوو یەکێتیە بێتەوە پۆسیۆن لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی کە ئێران پشتیوانیانەکە بۆی داوا بکەن زوو حکوومەت دروست بکرێ و زووش فشار بکەن و خەڵک بێنە سەر شەقام کە دەتوانن ئەوانیش تەڵەن لایەنە شیعەکانی تر کەم نین خەڵک بێنە سەر شەقام و داوای هەڵبژاردننی پێشوەخت و گۆڕانکاری حکوومەت بکەن و نیام یاریش بێڵن هەر ساڵێک بەردەوام بێ یاسای هەڵبژاردنەکان بگۆڕن و جارێککە بێنە پێشەوە بیر لەوە شەکەنەوە بەس دەرەنجام هەموو ئەمانە خزمەت بە پرۆسی بە داواکاریەکانی خەڵکی کوردستان ناکە لە بەغدا لە کاتێکا ناوماڵی شیعی لێک ترازاوە هەموو ئەگەرەکان لە پێشن ئەگەری ئەوە هەیە شەڕی ناوخۆش دروست ببێ زۆر دەرفەتێکی لەبار بوو کوردێک دەنگ بێ داوای مافە دەستوریەکانی خۆی بکە کوردێک دەنگ بێ داوای جەبەجەکردنی مادەی 140 بکە کورد بچێتەوە ئەو ناوچانە کورد بێتەوە پارێزگارێک بۆ کەرکووک دانێ کورد بێ کێشەکانی ناوخۆی هەلکە کورد بێ داوای مافەکانی خۆی بکە لە بودجەی عراقی و بێ ڕێکەوتنێ بکەن لەسەر پرۆژە بەرەمهێنانی نەوت و غاز و سامانی سروشتی دەرفەتێکی لەبارە کە ماڵی شیعی وایە کوردێک ریز بواە کوردیش دابش نەبواە ئەمە ئێستای نەبواە بۆی بەشێک لە مافەکانی خۆمان بەدەست بێنینەوە یا بەشێک لە مادە دەستوریەکان کە تایبەتن بە ئێمە جێبەجێکرێ ئێستا فرسەتێکی لەبار بوو بەڵام بەپێی ئەم پشێ و ئاڵۆزەیەکە هەیە باوەڕکە لێرە بارودۆخەکە خراپتر دەبێت چونکە خۆمەوەکوتمان هیچ شتێک مستەحیل نییە دوور نییە ئەگەر پارتی کاندیدی خۆی دانەوە سەر کۆمار یەکێتی لێرە بڵێ لە حکومەت دەکشێمەوە ینی واتە جارێکترێ مە دوو ئیدارەیمان دروست کردەوە
لە جیاتی ئەوەی بەرەو سربەخۆی و ئازادی کوردستان و جێبەجێکردنی مادە دەستوریەکان بڕۆین کوردستان ببێتەوە بە دوو هەرێم و دوو ئیدارە کە ئەمە پێم وایە خواستی دەوڵەتانی دەوروبەریشە و دەسەڵاتدارانی بەغداش بە هەموو نەوەکانیانەوە خۆشحاڵن بەوەی کە لە هەرێم دوو ئیدارەی دروست بێتەوە هەرێمێکی بەهێز نەبێت. سپاس دەکەم کاکتۆر. کاک مەحسین بگەڕێمەوە لای بەڕێزت بە بۆچوونی بەڕێزت کە خۆشت پێشتر پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی بووی ئێستا لە ناو یەکێتی دکتۆر بەرهەم لە ناو سەرکردایەتی و مەکتەبی سیاسی پێشگیری زیاتریان دکتۆر لەتیف پێدوایەکانیشیان لە کۆتاییدا چانسی ئەویان هەیە کە ببن بە سەرۆک کۆمار؟ یعنی بە تێگەشتی من وەکی کاکدۆڕە باسی کرد یعنی حتا ئێستا شانسی دکتۆر بەرهەم شانسێکی باش هەیە بەڵام دکتۆر لەتیف ڕەشید وەک یەدەک ئەوان وەک احتیاط دانەوە و هەروەها بە تێگەشتنی من فشاری پارتی و ئیشکردنی پارتی ئێستا لەسەر ئەوەیە کە دهوک و مووسڵ و هەولێرژەی کنترۆڵی پارتیە دەیەوێتن دیسا ئەو کنترۆڵە بەرەو کەرکووک و سلێمانی بەتن ئێستا گرنگی زۆر بە کەرکووک دەدەن و بە تێگەشتنی من داهاتووی پەرلەمانی کوردستانیش پارتی لەوانەیە سەرۆکی پەرلەمانیان جێگیری پۆستێکی سیادی بدەتە سلێمانی ئێستایش لەسەر کەرکووک و سلێمانی دەکەن هەم پارتی ئەگەر بتوانیتن لە کەرکووک پارێزگا بەدڵی ئەو بێت یانجی پارتی هەڵبژێریتن هەم بۆ پارتی وەک پروپاگاندا و جعات باشە و هەم ڕەزامەندی تورکیاژی لەسەر دەبێتن و دڵی تورکیاژی ئارام دەگرتن لەبەرە پارتی ساو هەوڵە دەدەتن وە کاکدۆڕاژی گوتی کێشەی پارتی ئەوە لە ڕوانگەی سیاسی و ناشتە شتەکان بەڵکو لە ڕوانگەی تۆڵەسەندن یعنی مادەم دکتۆر بەرهەم لە 2018 تەحەدای پارتی کرد و ئەو دەرچوو دەبێت پارتی تۆڵە بسنتەوە ئەوەش طبعا لە فەرهەنگی سیاسیدا زیاتر ڕنگدانەوەیەکی عەشەوێری ڕنگدانەوەیەکی سیاسی نەکە سیاستمەدار تحمل یەکتر بکەن و ئاستی دیالۆگ بەکاربێنن و ئەگەر ئێمە تەماشا بکەن بەگشتی ڕەوشە عێراق بەرەو خراپی چوویە ڕەوشی ناوچەکەیشی بەگشتی بەرەو خراپی چووە ئەمە ڕنگدانەوە لەسەر پێکهاتەکانی ماڵی شیعی و ماڵی کوردی ماڵی سونیش دەبێتن ڕاستە ماڵی شیعی و ماڵی سونیژی ماڵێکی باش نییە و لێک تراوەزاوە بەڵام هیچ نەبێتن تورکیا و ئێران دەتوانن هاوسەنگی لەناو هەردوو ماڵ ڕاگەرن بەڵام کێشەی کورد عەکسەوەیە یعنی هەم دەوروبەر دژی کوردن و کوردی دژی خۆیتی لەبەرە بە تێگەیشتنی من یعنی کێشەی کورد لەوە نییە کە دکتۆر بەرهەمیدان دکتۆر لەتیف ڕەشید بیت کێشەی ئێمە لە ئەمنیەتدایە ئەمنیەتی یەکێتی پارتیان نیازی یەکێتی پارتی ئان نیازی سەرکردایەتی کورد چۆن تەماشای کێشەکان دەکەن چۆن کێشەکان چارەسەر دەکەن و چۆن بیر دەکەنەوە لە دواڕوژی ناوچەکە ئێمە لە بەرامبەر دوو کێشەی زۆر گەورەینە یعنی ئیشکردن لەسەر ڕۆژهەڵاتی ناوین بۆ ڕۆژهەڵاتی ناوینی گەورە و ئیشکردن بۆ دوای قۆناغی کۆرۆنا ئەم هەردوو کارتێکردن لەسەر ڕۆژهەڵاتی ناوین لەسەر کوردیش دەکاتن بەڵام بەداخەوە کورد لە لوکاڵیەوە بیر ناکەتن بۆ خاڵی گرنگتر دێتن لەسەر شتێکی یعنی پارتی قەت حەز ناکە سەرۆکی کۆمار ئابێت چونکی پۆستێکی زۆر ڕەمزیە پۆستێکی زۆر ئەوەیە یعنی شتێکی دیکۆریە سەرۆک کۆمار لەبەرەوە پارتی مجرد فشار دروست دەکات بۆ ئەوەی هەندە ئامانجەکانی تر لە پشت ئەم فشارە بەدەست بێنێت. بەس پێشبینیەوە دەکەی یەکێتی لە دەرەوەی حکوومەت بێت ینی پارتی ئەگەر سەرۆک کۆمار نەبا هەموو وەزیرەکان کە ئێستا بڵین سێ وەزیری کورد هەیە بۆ خۆی بێ پارێزگاری کەرکووک بۆ پارتی بێت و ئەگەر ئێمە تەماشا بکەین ینی هەمیشە پارتی دەڵێتن پارێزگاری کەرکووکێدان دەبێت من ڕازی بم سەرۆکی کۆماریش ئێستاوا دەڵێتن من ئەو کەدەکە لە پەرلەمانی عێراق بووم یەکێتی 21 کورسی بوو پارتی 24 کورسی 25 کورسی بوو بەڵام سەدان 90 لە پۆستەکانی بەغدە بەدەستی پارتی بوو یعنی یەکێتی تەنیا وەزیری ڕوشنبیری هەبوو گۆڕان نە کورسی هەبوو وەزیری کوچبەران هەبوو بەڵام پارتی 4 کورسی لە یەکێتی زیاتر بوو سەدان 90 پۆستەکانی بەغدای ئەو بوو مەبەست چە لێرە یعنی ئەوە یەکێتی بەرەبەرە ئەو شتە قبول کردیە بووە بێ ئەمر واقع یعنی سیاسەتی ئەمر واقع و دوای مردنی مام جەلالیش ئێمە دەزانین دوای مردنی کەسی یەکەم لە جیهانی ڕۆژهەڵاتدا ئەن لە جیهان بەگشتیدا کە حەزرەتی محەممەد مر شەڕی ڕدە دروست بوو کە لینین مرد بلوکی سوشالیزم تێکچوو کە بارزانی مرد پارتی پارچە بوو کە ئەو جەلان گیرا ڕەوشی پەکێکە زۆر خراپ بوو مردنی مام جەلال جوای کرد کە ڕنگدانەوەیەکی خراپ لەسەر یەکێتی کرد یەکێتی ئەو شانسەی هەیە کە جەماوەرێک قاعیدەیەکی بەقووەت هەیە ئیتر ئەو شتانە هەموو کارتێکردن دەکەن لەسەر ئەوەی تەڕازی هاوکێشەکان لە نێوان یەکێتی پارتیدا و لە ناو کورد و بەغدادا حتا ئێستا کاکدۆڕاژی باس کرد یعنی کێشەی زۆر گەورە هەیە کێشەی مەسەلەی نەوت و غاز هەیە کێشەی مادە 140 هەیە کێشەی جوتیاران هەیە کێشەی موچە هەیە کێشەی زۆر شت هەیە کە لە نێوان بەغدا و هەولێر چارەسەر نەکراوە بەڵام بەداخەوە یەکێتی پارتی زیاتر دەچنە ململانەیەکی بیزانتی کە تەنیا بوو بەرژەوەندی ئەوانش باش نییە بەڵام ئیتر مەشغوڵکردنی خەڵکە بەزۆک پێشبینی خۆت پێشبینی دەکەی یەکێتی لە دەرەوەی حکوومەت بێت
یاخود دەگونجێت لە دەرەوەی هاوکێشەی پێکەنانی حکوومەت بەغدان هەولێر لە بەغدا ئەم جارە بە تێگەیشتنی ماگەریکەتی لە دەرەوەی حکوومەت بی لە بەغدا دەبێت لە هەولێرژی خۆی بکێشتەوە ئەو کاتەش وەکی کاک داڕاژی باس کرد لەوێ ینی دوو ئیدارەیی فۆرمەکە ینی ناوەڕۆک دوو ئیدارەیە بەڵام لە فۆرمەکەیەکی دارە بە تێگەیشتنی لەوەی دروست دەکات پارتی ئەو حتا ئەو حەدە فشار لە سەرێکی دروست ناکەن کەوا بکەن لە بەغدا و لە هەولێر خۆی ڕاکێشتن چونکی لە بەرژەوەندی ئەجەندای پارتی دانینە و هەروە ڕوولی ئیرانیش دەمێنێت ڕوولی ئیران واناکەن کە پارتی و تورکیا حتا حدودی منطقەی سلێمانی ئەو منطقەی کەرکوک بچێتن لەوێژی ئیرانژی خەتی خۆی و فشاری خۆی و کارتی خۆی بەکاردێنێتن سەرۆکی کومار لە ئەنجامدا ئەمریکا و ئیران دەست نیشان دەکەن ئەوی تر گەمێکی پێش پەردەیە بەڵام پشت پەردە ئەمریکا و ئیران ئەو شتانە یەکلا دەکەن. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر دارە سەبارەت بەو ڕێکەوتنی سێ قۆڵیە بڵێنەوەی پارتی و سەدرەکان و هەلبوسی دیارە هیچ بنسبەت خەڵکی کوردستان و مافە دەستوریەکانەوە یاخود تێڕوانی سەدر هەر بۆ پێکەنانی حکوومەت بۆ عێراقێکی مرکزی و هێزی چەکدار و ئەوان جیاواز نیە لە پارتی و هەلبوسیەوە دانی ئەمان ڕێکەوتنیان لەسەرەوە نەکردووە مافەکانی گەلی کورد چییە ئەوەندەی باس لەوە کراوە پێکەوە هاوپەیمانێتێک بکەن حکوومەت دروستکەن پێکەوە عێراقی تازە دابمەزرێنن ئەوە پێکەوە سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەرانی هەڵبژار و پارتی کاندیدی هەبوو کاندیدەکەی پارتی دەرچوو پرسی بە کەس نەکردبوو هەر لە ڕێگاوە بۆ ئەمانی تری وەکوتمان هەموو گەرەکان کراوەن لە پێشەوە بکرێ بەڵام دوجار سەدر لەگەڵ ئەوانی ترا هیچ جیاوازی نییە عەرەبە و شیعەیە و لە عێراقاژی و ئەو باوەڕی بە حکوومەتی مرکزی هەیە و لە چەندین تەسریحی ترا لە دەرەوەی مەیدانی تاکتیکی سیاسی باوەڕی بەبوونی میلیشیا و پێشمەرگە نییە بەڵێ نە میلیشیا بمێنێ نە پێشمەرگە بمێنێ و باوەڕی بەوەی دەوڵەتێکی مرکزی هەبێ باوەڕی بە فیدرالیش نییە ئەگەر دەسەڵاتی ببێ لەبەرەوەم پێم وانە ئەوە هیچ لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ جگە لەوەی ناوماڵی کوردیشی دوولەت کردووە ئەم ڕێکەوتانە لەسەرەوە باید چی بۆ خەڵکی کوردستان دەکرێت چی بۆ کوردستان دەکرێت ئەوە گرنگ بوو بۆی خەڵکی کوردستانی ئێستا مەشغوڵ نەبێ بەوەی کێ سەرۆک کۆمارە کە بەڕاستی سەرۆک کۆمار هەر کەسێک بێ سەرۆک کۆمار دەسەڵاتەکانی هەمووی دەسەڵاتی تەشریفاتیە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ بوونی سەرۆک کۆمار هەر کەسێک بێ ناتوانێت موچە بۆ خەڵک دابینکە ئەوەی بەلای خەڵکی کوردستانەوە گرنگە چێ موچەی بۆ دابینەکە چێ سوتەمەنی بۆ دابینەکە چێ مافەکانی بۆ دەستەبەرەکە چێ سزای گەندەڵکارانەدا چێ کێشەکانی حەلەکە ئەمە بەلایەوە گرنگە بەلای خەڵکی کوردستانەوە گرنگ نییە هەر کەسێک سەرۆک کۆمار بێ ئەمان شەڕی لەسەراکەن بەڵام دیارە هەمووی بۆ ئەوەی هەریەکەیان پارتی زەختەکە بۆی کۆمەڵێک مەکسەبی سیاسی دەستکەوە یەکێتی بێتە ژێر بار کۆمەڵێک پۆستی تری هەیە لە بەغدا جێگری سەرۆک وەزیران هەیە وەزیری سیادی هەیە وەزارەتی تر هەیە ئەمانە وەرگێ و دەیەوێت لە کوردستانیشا کۆمەڵێک پۆستی تر وەرگێ منیش لەگەڵ ئەوە پارتی بە بەردێک دوو چۆرەکە بە کوژێوە پارتی دەوێت یەکێتی ئەوەندەی تر بێهێز و لاوازکە یەکێتی خۆشی زەمینێ ڕەخساندووە بۆی کە پارتی وا بکە پارتی وەکو حزبێکی سیاسی منافیسی یەکێتیە زیاد لە 50 ساڵە ئەو ناکۆچیانە هەیە ڕێگوڕوچەی هەیە حەقی خۆیەتی منافیسەکانی بێهێزکە وشی لەسەر بکە بەڵام دەبێت یەکێتی بۆ خۆی وای نەکردایە ئەو کارە ساتێ بەسەر خۆشی و خەڵکی کوردستانی نێنایە بەڕاستی هەرچەندە من بە بۆچوونی خۆم پارتی لەم قۆناغا نایەوێت لە کوردستان وەزاکە تێکچێ چکە پارتی دەیەوێت لە هەڵبژاردننی داهاتی کوردستان بە هەر شێوازێک بێ یاساکە نەگۆڕێ بۆی بتوانێت تەنها بەدەنگی دوهۆک و دەوروبەری هەولێر زیاد لە نیوەی کورسەکانی پەرلەمان بەرێ و ئەم جارە سەرۆکی پەرلەمانی کوردستانیش و هەموو شتەکان بۆ خۆی بەرێ و ناشێوێ دوو هەرێمی و دوو ئیدارەی ببێ بە تایبەتی لە ئێستا لە کاتێکا کە کاک مەسرور سەرۆک وەزیرانە من پێم وانییە پارتی و کاک مەسعود بیەوێ لە سەردەمی ئەوە هەرێم تووشی دوو ئیدارەی ببێ یا حکوومەتەکە سەرکەوتو نەبێ بار شێوازێک بێ دەیەوێت لەگەڵێکێتی پێک بێن و پارتی تەنها وەکو فشار نەبێت نایەوێت سەرۆک کۆماری لە بەغدا هەبێ بەڵام ئەگەر ڕووشیدا یەکێتی سوور بێ لەسەر کاندیدکردنی دکتۆر بەرهەم بە هیچ دوور نییە زۆر ئاسایی یاویش ناچار و شار زێباری کاندید دەکاوە گەر بەپێی ئیتفاقیەکەش بێ دەریش دەچێ و دواتریش هیچ نابێ یان یەکێتی چیەکە زۆر شتی تر بووە خۆ کاتی خۆی پارتی ناڕازی بوو یەکێتی کاندیدەکەی دەرچوو پارتیە گو دێمە زۆری نین و کورسیمان زیاترە و دەریش نەچوو چی کرد
دوجارە سایەکێتی چیەکە بەڕاستی بە بۆچوونی من ناتوانێت هیچ شتێک بکات ناتوانێت لە حکومەتیش بکشێت لە باردۆخێ سایەکێتی پێسەر دەبێت ناتوانێت لە حکومەت بکشێتەوە نەدەتوانێت هەڵوێستێکی هەبێ و دەکرێت لەگەڵ حیزبانەی تریشی بڵێ من لە بەغدا و پۆسیۆنین بەس کاردانەوەی لەسەر وەزعی ناوخۆی کوردستانیش دەبێت بۆیە پێم وایە وەزعی خەڵکی کوردستان و کاتە بەرەو بارودۆخێکی خراپتر دەچێت باشتر ناچێت. سوپاس دەکەم بەڵە بینەرانی بڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک موحسین وەکو کارتەکانی یەکێتی بەرامبەر پارتی بڵین لەگەڵ دکتۆر داراش باسمان کرد، پێشبینیەوە دەکەی ئەگەر لەسەر سەرۆک کۆمارە بۆ پارتی بێت و پۆستەکانی تر بۆ پارتی بێ کێشە بە حکوومەتی هێرێمیش دروست بێ وەکو کشانەوە بێت وەکو بڵین بە فەرمی ڕاگانی دوو ئیدارەیی بێت چەندە ئێستا بڵین دوو ئیدارێکی ڕانەگەیەنراوە؟ بەتێگەیشتنی من ڕەوشی ناوچەکە و ڕەوشی یەکەتی پارتی تەحملی ئەو ناکەتم کە پارتی ئەوەندە فشار لەسەر یەکەتی دروست کردم بۆ ئەوەی یەکەتی لە باغداوی بەشداری حکومەت نەبێتن و ڕەوشی یەکەتی خۆشی ئەوە نییە کە بێت بەشداری حکومەت نەبێتن وەک ئۆپۆزیسیۆن خۆ پێشکەش بێت چونکە ناکرێتن یەکەتی لە باغدا ئۆپۆزیسیۆن بیتن و لە هەولێر بەشداری حکومەت بیتن. ئەو کاتە بڕۆناکەم پارتی ئەو کارتە حتا ئەو ڕادەیە بەکار بێنتن بەڕەوا ڕەوشی یەکەتیش لەو بارە نییە. بەڵام چی دەکەت یعنی زیاتر وا دەکەت ینی شەڕی سەرمێزە شەڕی دیالۆگی سەرمێزە بۆ ئەوی زیاتر پارتی پۆستەکان بەکار وەرگریتن و ئەو پۆستەی کە یەکەتی وەردەگریتن بەڕێیم لە ئاخیردا ئەگەر پارتیزانی دکتۆر بەرهەم هەر دەردەکەوێتن و یەکەتی سوورە لەسەرەوە کە دکتۆر بەرهەم بێتن کاک مەسعود بارزانیان کەسێک لەسەر کردایەتی پارتی دەڵێتن لەبەر بەرژەوەندی کورد و لەبەر ئەوە ئێمەش دەگەین بە دکتۆر بەرهەم بدەن بەڵام حتا آخر لەحظە پارتی شەڕ دەکەت بۆ دکتۆر بەرهەم دەرنەکەوێتن. لەبەرەوە تێگەشتنی من ینی ڕەوشی ناوچەکە و ڕەوشی خەڵک ینی ڕەوشی گرانی خەڵک و ڕەوشی زستانی سارد و ینی کۆمەڵە فشار هەیە لەسەر یەکەتی و لەسەر پارتیژی بە تێگەشتنی من ینی گەمەی ئاستی گەمەکردن گەیشتی ئاسێک لەوە ناکرێت بەرزتر بێتن. بەس ئەوەی کە ئێستا ئەو بەهێزی پارتی کە لە بەغدایەتی پەیوەندی بەو ڕێکەوتنەیە کە لەگەڵ بڵین سەدر و حەلبوسیوانە کردوێتی یاخود پێشتر کە یەکێتی لە 2010 سەرۆک کۆماری بدەوە پەیوەندی بە قۆناغی دوای ڕفراندۆمەوە بوو. من دووبارە دەڵێم خۆ 2014 حتا 18 لە پەرلەمانی بەغدا بوو مابین یەکێتی پارتی 4 کورسی زیاتر هەبوو لە یەکێتی بەڵام هەموو پۆستە سیادەکانیان زۆربەکان بەدەستی پارتی بووە لەبەرەوە ئەم ینی ئەم فشارەیە کە پارتی کردودان تازە نییە. مەسەلەی ڕفراندۆم ژێمە دەزانین ڕفراندۆم شتێکی تر بوو ینی کارتێک بوو کارتێکی دۆڕاو بوو هاتێکردن بەدەستی دەرەکیەوە بوو ناشتن سەر مەسەلەی ڕفراندۆم ئەوی تر ئەکید
تێگەیشتنی یەکێتی پارتیا تێگەیشتی ململانێ لەناو ئێمەدا بەداخەوە لەناو ڕۆژهەڵاتی ناوین هەن لەناو کورد و عێراقیشدا حتا ئێستا مخالفە نەگەیشتە پیدا نبووە زیات مخالفەیە بکەتن و زیات لە جیاتی ململانی سیاسی هەبیتن ململانی ملشکاندن هەیە کە دەتوانین لێوتر بشکێنیتن لەبەرەوە پارتیژ ئەوڕوولە دەبێنیتن یعنی هەژمونی خۆی بەکاردێنێتن بەڵام ئێمە دەزانین یعنی وەختی خۆی فەڵەستینژی مابینی حەماس و فتح ئەو شتە هەبوو کە لایەنێک هەموو خۆی فەڕاست کە دوای شتەکە معادلەکە هاوکێشتەکە بەر و پشت بوو پێچەوانە بوو بەڕای من هاوکێشەکە لە داهاتوویەکی نزیکدا پێچەوانە دەبێتن لەبەرەوە بەکارهێنانی فشاری پارتی خزمەتی مێژووی پارتی وەکی خەبات ڕزگاری خوازی کورد لەم قۆناغەدا ناکەتن و تەحسیل لە مێژووی پارتیش دەکاتن کە ئێستا کاک مەسعود بارزانی برای گەورەی هەر چاپاچێک و دزانە وەک سەرچکی سەرۆکی هیچ حزبێکی لەو ئاستە نەماوە دەبایە وەک سەرۆکێکی نەتەوەی خۆ پێشکەش بێتن بەڵام بەداخەوە ئەوڕۆ لە نەبینەوە لەبەرەوە هەموو ئەم فشارێکی پارتی بەکاردێنیتن لە ئەنجامدا لە مێژووی ڕزگاری نەتەوەی کووردا زەرەر بۆ پارتی دەگەڕێتەوە. باشە بە سەبارەت بە تێڕوانی بڵێن سەدرەکان و حەلبوسی وە تا پارتیش زۆر لێکتری جیاوازنی بۆ مەسەلەی بڵێن پێکەنانی حکوومەتی نوێ هەرەوەیە کە ڕێکەوتن بۆ زۆرینەیەک لێ قۆناغی ئێسەدا لەسەر بەرنامە حکوومەتەکە پێدوایانە کۆکی زۆریان دەبێت بە تێگەشتنی من ئەوان لەسەر پوستی سیادیەکان پێکهاتوونە کە چۆن دەنگ بدەن و پوستی سیادیەکان ئەوی تر دەمێنێتن ڕوولی ئیران سەرۆکی حکومەت چێ بیتن و پوستی سیادەکان چێ بیتن ئەم دەوری ئیران دەمێتن بە تێگەشتیمە کە ئێران ڕازی نەبیتن لەو مانگەدا ناتوان حکومەتێک پێک بینن لەبەرەوە پارتی دەزانێتن فشاری ئیران لە ناوچەکە چییە حەلبوسیش دەزانێتن هەرچێ لە ینی سەدریش دەزانێتن لەبەرەوە خەتێک هەیە کە ئیران بۆیان دانی ناتوان لەو خەتە دەرباز بن. بەڵێ سوپاس دەکەم کە تۆ دەرە سەبارەت بە مافە دەستوریەکان بەڕێز پێشتر و هیچ ئەو ڕێکەوتنە سێ قۆڵیە هیچ خاڵێکی تێدا نیە بەنسبەت مافە دەستوریەکانی خەڵکی وسان لە مەسەلەی بودجە بێ چارەسەرکی کێشەی نەود بێ مەسەلەی پێشمەرگەیە 140 لە مەسەلەی دەسەڵاتە فیدراڵیەکانە نا لە ڕاستیدا ئەو ڕێکەوتنە تەنها بۆ دابشکردنی پۆستە سیادیەکانەوە قۆناغی یەکەم کراوە و نەچوونە وردەکاریە و کارنامەی حکوومەت بەڵام ئەوە حەقیقەتە ئەو مافانەی کە خەڵکی کوردستان و مافە دەستوریانەی داوایە کە جارێوەنە لە دەستورە هاتووە ئەم دەستورە ساڵی 2005 دەرچووە لە کاتێکە کە کورد زۆر بەهێز بوو شیعە و سونە زۆر لاواز بوون سونەکان هەر لە بارودۆخێکی زۆر خراپدا بوون و شیعەکانیش کێشەی زۆری ناوخۆیان هەبوو و کورد ڕۆڵی سەرەکی بینیوە لە ڕوخانی ڕژێم و لە دروستکردنی عراقی تازە و لە نووسینەوەی ئەو دەستورە بۆیە کۆمەڵی خاڵی تا جێگیر کراوە ڕاستە هەموو مافەکانی خەڵکی کوردستان نییە بەڵام خاڵی گرنگی تایە ئەو ڕۆژە نووسراوەتەوە بەڵام دوای وردە دەوری کورد لاواز بووە و حکوومەتی عراقی خۆی بە بەهێزتر زانیوە تا گەشتوین بەم ڕۆژە لەو ڕۆژگارای و مافانە جێبەجێ نەکرابێ ئێستا ناکرێت لە ساڵی 2010 لە کاتی دووهەم جار کاندید بوونەوەی مالیکی بۆ سەرۆکوەزیران وەفدی کوردی ئەو لایەنانەی کە ئەندامیان هەبوو لە ئەنجومەنی نوێنەرانی عراق وەفدێکمان دروست کرد بۆی سەردانی لایەنەکان بکەن کورد چۆن بەشدار بێ وەفدەکە منێکێک بووم لە ئەندامانی ئەو شاندا و کۆمەڵێک دانیشتنی زۆرمان کرد لە بەغداوە بۆ سەری ڕەش و بۆ هەولێر و جارێککە گەڕانەوە بۆ بەغدا و هەموو جارێ چوینەوە بارەگای کاک مەسعود و لەوێ بارودۆخەکەمان بۆ باس کردووە قسە و باس کراوە بچینەوە لە بەغدا چی بکەین و ئەوەی مەبەستمە سەرۆکی هەرێم بەڵێ ئەو کاتە سەرۆکی هەرێم بوو و پارتی بەعتیباری ئەوەی کە پەیە حزبێک بۆ زۆرترینی کورسیەکانیشی هەبوو سەرۆکی وەفدە کەشمان هەر لە پارتی بوو کە دکتۆر ڕۆژ بوو مەبەستم یەک خاڵە لەگەڵ دانیشتن لەلایەنە شیعەکان هەمویانمان بینی لە عەمار حەکیم و مالیکی و تا چێتە جعفەری و زۆرێک لەوانەی کە لە دەسەڵاتە بوون بەزەوەی مەبەستمە ئایاد عەلاوی یەکێک لەوانەی کە بینیمان دکتۆر ئایاد عەلاوی بوو باس لەوە کرا کە ئەگەر ئێمە کێشەیەکە بوو لە بینی مالیکی و ئایاد عەلاوی بەوەی کێ زۆری نییە و کێ حکوومەت دروستکە ئەو کاتەوە تو سێ کورسیە نبوو مالیکی هێشتاونەوە ئێمەوە نەشارینەوە کاک مەسعود وای پێ باش بوو ئەگەر بکرێ ئێمە لەگەڵ ئایاد عەلاوی ڕێکەوتنەکە بکەین
و ئێمەش هیچ لایەکمان شتێکی با بڵێ هێڵی سوورمان نەبوو لەسەرەوەی کێبێ گرنگ ئەوەیە ئێمە هەندێک داواکاریمانەیە و وەفدی کوردی بۆمان جێبەجێکە بەڵام کە چوونە لای عەدالایی و بابەتەکانمان باس کرد عەدالایی وتی بام پێتان بڵێم ئێوە گرنگترین شت بەلاتانەوە مادەی 140 لە خاڵی یەکەم باسیەکەن من ناتوانم مادەی 140 جێبەجێکەم کی درۆتان لەگەڵ ناکەم مادەی 140 لەو ناوچانەیە کە دەنگدەری منن خەڵک لەو شوێنانە دەنگی بە منداوە لە پارێزگاکانی مووسڵ و تکریت و کە سەلاحەدینە دیالە و کەرکووک من لەم چوار شوێنە دەنگم هێناوە من ناتوانم ئەو مادەیە جێبەجێکەم پێتان بڵێم وەرن بەیەکە حکومەت دروست دەکەین و مانگی داهاتوو دەست پێەکەین بە جێبەجێکردنی ئەو بڕیارێکی قورسەوە من ڕازگۆم لەگەڵتانە بەڵام شتی ترچی لە تواناما بێ من سادقم بۆتانەکەم بەڵام بە دوجار تەمان ئەمەش بەلامان و خاڵێکی گرنگ بوو کە کوتیەوەمان پێ ناکرێ کە لەگەڵ مالیکی دانیشین مالیکی وتی من ئامادەم ئیش بۆ هەمویانەکەم ئێوە دەنگ بە من دەنج و بمەوە بە سەرۆک وەزیران و من ئەم خاڵانە ئێوە ئامادەم هەمویان جێبەجێکەم و دوایژی چی ئەوە 2010 ئەوە 2010 ئێستا کە بارودۆخەکە زۆر 2012 لەگەڵ بارزانیان تێکچوو دواتریش خۆ دەزانی بارودۆخەکە لەسەر بڕینی بودجە لە بینی مالیکی و هەرێما تێکچوو بۆ بە من خاڵەکان ئەوەی کە گرنگ بێ بەلای کوردەوە بۆ نمونە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمن ناوچە دابڕاوەکانن مادەی 140 هیچ دەسەڵاتدارێکی عەرەب نایە ئەو مادەیە جێبەجێکا و ناشیکەن مەسەلەی نەوتەی نایکرد دوو مەسەلەی نەوت و غازە ئەو کێشەیەکی زۆر گەورەیە هەموو دەسەڵاتدارانی عەرەب بە کۆی لیستەکان بە شیعە و سوننەوە بە حکوومەت و ئۆپۆزیسیۆنەوە سوورن لەسەرەوەی کە هەرێمی کوردستان فرۆشتنی ئەم نەوتە سەربەخۆ نادەستوریە و کەس نازانە داهاتەکەی بۆ کوێچیەوە بە کارێکی بە تاوان ێزانن وەگەر بۆیان بکرێ حکوومەتی هەرێمەدەن بە دادگا لەسەر بە هەدەردانی سامانی نیشتیمانی عراقی لەبەرەوە ئەوان ئەڵێن بودجێ عراق بۆ بڕە بودجێ هەرێم بۆ بڕە هەرێمی کوردستان بڕیاری ئابووری سەربەخۆیدا وتی ئێمە خۆمان نەو دەرێنین خۆمانەی فرۆشین بۆری دروستکرا بەغداوتی مادام خۆتان نەو دەفرۆشن ئێمە ئاگامان لەم داهاتە نیە لە ڕێی سۆمەوە نیە ئێمە بودجەتان بۆ نانێری هەتا ئێستا کێشەکە هەر باقیە داواکەن لە هەرێم ئێوە ئەو داهاتە لە ڕێی ئێمەوە یا بۆتانە فرۆشین یا لە ڕێی ئێمەوە بیفرۆشین لە 150مان بنێ یا 500,000 بەرمیلمان بنێ یا کەمترمان بنێ هەرێم هیچی جێبەجێ ناکە دوجاریش بەغداد 100 ملیار دینارە نێرێک کە بە بۆچوونی منەمەوەکو سوڵ و سەدەقە و خێر وایە پشتیوانی سەرۆک وەزیرانێک کراوە حکوومەتێک کراوە لە مقابلی ئەوەی مانگی 200 ملیار نێرە هیچتر نییە ئەوە هەڵەوەشێتەوە کۆتایی پێدێ بۆیە ئەوەش ناکەن خاڵە گرنگەکانن کە هیچیان بۆ کورد ئەوانە جێبەجێ ناکەن بۆیە پێم وایە ئەم ڕێکەوتنەش وەکو هەموو ڕێکەوتنەکانی پێشوو ئەم حکوومەتەش وەکو هەموو حکوومەتەکانی پێشوو هیچی تازەی بۆ خەڵکی کوردستان پێ نییە دەبێ لایەنە سیاسیەکانی کوردستان لەسەر و هەمویانەوە پارتی وێکێتی و پارتیش بە دەرەجە یەکەم مەسئولیەتی لەسەر شانە بێ ئەم کێشانە چارەسەرکە و بیر لەوە بکاتەوە چۆن دەتوانێت هەرێمی کوردستان بەهێزکە لە هەرێمێکی بەهێزەوە داوای مافەکانی خۆمان بکەین. سوپاس دەکەم کاک موحسین بەڕێشت پێ دوایە ئەم جارە هاوشێوەی ئەو ماوەی کە لە بەغدا لە 2023 تاکو ئێستا هیچ حکوومەتێک بڵێن ئەو مافات دەستوریانە جێبەجێ نەکردووە وەلایەنە کوردستانەکانیش خۆیان ناتوانێت شتێکی ئەو تۆ بکەم جارەش هیچ دەکرێت بە بۆچوونی بەڕێزت؟ برای من یعنی دروستبوونی پارلەمان لە کوردستان لە 92 حتا ئێستا دروستبوونی پارلەمان لە بەغداد 2005 حتا ئێستا یعنی خۆل بە خۆل ئەنجی دەورە بەراو لاوازی چووە هەم لەسەر ئاستی توانای پارلەمان هەم لە ئاستی ئەوەی چەند کە خزمەتی خەڵکی عێراق خەڵکی کورد کردووە لەبەرەوە ئێستا من هیچ یعنی ئاسوویەکیان ینی گەشتبین نیم کە پارلەمانی بەغدا بتوانێت شتێک بێتە چونکی پێکهاتەی ماڵی کورد و ماڵی شیعە و ماڵی سنی هەر سێ ماڵی لاوازن و کومەلگای ئێمە بەرەو کومەلگایەکی گەندەلی کومەلگایەکی تێکچوونی ئاشتی کومەڵایەتی تێکچوونی مەذهب و پێکاتی سیاسی و نەتەوەی حتا ئەخیر ئەمە هەموو ئەوەی دەکەن کە هیچ ئاسوویەکی ڕوون بەرچاو نییە کە ڕەوشی پارلەمان بەراو باشتر بچێت ئەن ڕەوشی عێراق بەراو باشتر بچێتن چونکە ئێمە دەزانین ڕاستە یعنی ماڵی کورد ئێستا ڕەوشێکی خراپە بەڵام هەردوو ماڵی ترشی خراپن لەبەرەوە ڕەوشی عێراق بەگشتی بەراو خراپی دەچێتن و کارتێکردنی دوای قۆناغی کۆرۆنا زۆر بە قورسی لەسەر ناوچەکە ڕنگ دەداتەوە چونکە ئێستا دنیا هەموو لە گرفتێکی گەورەی قەیرانی ئابووریدا لەبەر کۆرۆنا ئەمە کارتێکردنێکی ڕاستەوخۆ لەسەر ناوچەی ئێمەش دەبێت ئەگەمە تەماشا بکەین کە 2008 سەرماداری جیهانی تووشی شکستی ئابووری بوو ڕنگدانەوەی ئەو شکستە ئابووریە لاواسترین حەلقە کە ڕۆژهەڵاتی ناوین بوو ئەو بوو 2010 بەهاری عەرەبی لەسەر دروست بوو لەبەرەوە ڕەوشی ئێمە بەگشتی ناوچەکە وی کورد و عێراق بەرەو ئەوە ناچێتن کە ڕەوشی حکومەت و ڕەوشی پەرلەمان
هەم لە بەغدا و هەم لە هەولێر بەراوباشی بژیتن و بتوانێت زیاتر خزمەتگوزاری خەڵک بکات. بڵین کۆمەڵێک ڕووداوی ئەمنی هەبوو لە بەغدا هێرشکردنە سەر بارگەی بڵین پارتی هەروە بڵین کۆمەڵێک پەرلەمانتاری لیستەکەی حەلبوسی تەقەدوم پێ دوایە لە ئایندەدا ئەگەر ئەم سێلایانە زیاتر بڕۆنە پێشەوە کاریگەری هەبێت تەنانەت لەسەر ئەمنیەتی کوردستانیش وەکو پێشتر کۆمەڵێک بڵێن هەڕەشە و تەهدید هەبوو لەسەر ئاسایشی هەرێم. ئێمە دەزانین ئەو هەڕەشەیەکی هەبووە لەسەر هەرێم و ئەو ئێستاش کە لە بەغدا لەوێ هەیە هەموو ئەوانە کارتی فشارن بۆ ئەوەی کێ زیاتر دەتوانیتن ینی بەشی گەورەی کەی بەدەست بکەوێتن ئەو شتانە لە شەڕەکە هەمیشە وا دەبێتن کە ئێمە دەزانین کە ناکۆکی لە نێوان پێکاتەکانی شیعە هەبوو لە نێوان شیعە و سونە هەبوو هەمیشە تەقینەوە لە بەغدا هەبوو ئەم شتانە ئێستاوە کارتی فشارن بۆ ئەوەی لە پێکاتی حکومەت و پێکاتی سەرۆکومار و پۆستی سیادەکان کەس بەردەکەوێتن ئەوەش فشارێکی جادە یان فشاری لایەنیتری سیاسیە لەسەر هەر سێ قوڵی سەدر و پارتی و حەلبوسی بە تێگەیشتنی من ینی کورد نابێت چاوەڕێی ئاکات کە بەغدا سەدەقە لەگەڵ بکەن یان لایەنێک سەدەقە لەگەتن دەبێت کورد پێداچوونەیەک بە خۆیدا بکات چون دەتوانیتن لە جاتی خەون لەسەر ئەوە بینیت بەغدا لاواز بیتن با ئیش لەسەر کە کورد چون بەهێز بیتن بەڵام بەداخەوە کورد هەموو ئەنەرژی توانێت بەکار دێنیتن کە ئەوی بەرامبەر یعنی ئێکەتی چون پارتی لاواز بیت و پارتی چون ئێکەتی لاواز بیت و کورد چون بەغدا لاواز بەڵام ئیش ناکەن کە چون خۆیان بەهێز بن لەبەرەوە ئەو شتانەی کە لە بەغدایە پێشاندان و تەقینەوە یعنی وەکی تەکتیک کارتێکیدن هەیە بەڵام وەک ئیستراتیژیەکی گۆڕانکاری لە گوتاری سیاسی و پێکاتی حکومەت ناکات. بە کورتی دوپرسیام سەبارەت بۆی کاندێک لە چاودێران پیاوان ئەم ڕێکەوتنە سێ قۆڵیە ڕەنگە دوجار مەترسیە بێ بۆ هەرێم بەوەی کە لە داهاتوودا سەدەرەکان زیاتر ژمونیان هەبێ لەبارەی حکوومەتێکی مرکزیەوە لەبارەی تێڕوانیان بۆ فیدراالیەت بۆ مەسەلەی نەوت بۆ هێزی چەکدار تۆ مەترسیە دەبینی ئەگەر هەر بچێتە پێشەوە سەدەر بۆ هەرێمیش بە تێگەشتنی من کاک داڕۆژ باس کرد دەستوری عێراق کورد و شیعە بۆ خۆیان نووسە چون بۆ ئەوان باش بێتن لەبەرەوە هەرێمی کوردستان فدرالیەت لەناو دستوری عێراقدا هەیە دستوری عێراقدا ئەوەیە کە بەیانی ڕێفراندوم بکرێت بۆ ئەوەی هەرێمی کوردستان نامێنێتن سێ پارێزگا لە کوردستان بڵێن ئێمە دژی ئەو ڕێفراندومەنە لەناوەدەچێت لەبەرەوە لە ڕووی دستوری قانونیەوە هیچ هێزێک نەبتوانیتن ئەزمموی هەرێم لەناو بەتن ڕەوی قانونیەوە لەو ڕوویەوە ئەوە دروست نابێتن لە دوای ئەوەش ئیکەتی پارتی ئەمە دەزانین ئەوەنجی بەگشتی ڕۆژ هەڵات پەرلەمان شتێکی دیکۆریە وەکتر هێز ڕۆل دەبێنێتن یعنی ئەکەرێکەتی هێز کورتیکەن بی زیاد بیت شوێنی خۆی بەڕێوە دەبێت بە هەمان شێوە پارتیش بە هەمان شێوە بەغداش لەبەرەوە لە ئەنجامدا ئەگەر فشار لەسەر کورد دروست بوو لەوێوە بوو پاراستنی بەرژەوەندی حزبە سیاسیەکان لەوەیەکتر دەگەرن بەرامبەری بەغدا و ڕەوشی بەغداش بەرەو ئەوە ناچێتن کە سەدەر یان بەغدا بتوانێت زیاتر فشار لەسەر هەرێم بکات. دکتۆر کاتمان زۆر کەمەوە سەبارەت بەو بانگشەیەک ریزی کە پێشتر دەکرا ئەو بانگشەیە هەر لە پێناو پۆست و هەڵخەتاندا بوو کێسە هەرێکان بەرەو لایەکی ڕۆشن لە ڕاستیدا حزبەکانی ئەم دوو حزبەی دەسەڵات لە هەرێمی کوردستانە بە درێژایی مێژووی خۆیان سەلماندویانە یەک ریزیان لە پێناوی بەدەستهێنانی پۆست و دەستکەوتی و وەرژەوەندی حزبی بووە بە هیچ شێوەیە یەک ریزیەکان لە پێناوی بەرژەوەندی خەڵکی کوردستان نەبووە و بەڕاستیە ئەگەر هەر کاتێک حزبەکانیان کەوبێتە مەترسیەوە بەرژەوەندی حزب زە پێش لەسەر و بەرژەوەندی باڵاینەتەوە بووە لەسەر و بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستانەوە بووە و ڕەوشی سیاسی ڕابرد ساڵانی ڕابردووش ئەومان زۆر باڕوونی پێ دەڵێ کە ئەم دوو حیزبە بەرژەوەندی خۆیان ویستووە ئەم دوو حیزبە هەر بۆی زۆرتر هەژمونی حیزبی و میلیشیایی زاڵ بێ بەسەریانە موسساتی دەوڵەت و هەموو شتێکیان بەهێز کردووە پەرلەمانێکی لاواز لە کوردستان بەڵێ بەرپرسەواڵەکانیان نانێرنە پەرلەمان و بە هەر کاتێکیش بیانەوێ دایەخن لە بەغداوانی تەمەن لە بەغدا پەرلەمانەکە بەهێزترە و بەرپرسە باڵەکان تیا بەشداریەکەن پەرلەمانی عراقی چەندین سەرۆکوەزیرانی گۆڕیوە پەرلەمانی عراقی هەرجارەی سەرۆکوەزیران لەلایەنێک هاتۆتە پێشەوە مالیکی دیکتاتۆرێک بۆ خۆی لابرا دوجارێ عنیم بەبەستم کۆمەڵی گۆڕانکاری کردو پێشی دەکرێت بە زەمەی ئێمەوەشی پێ ناکرێت یاسا لە وڵاتی ئێمە بە حیزبی کراوە حاکمەکان لێرەیەکێتی دایاندنێ لەولا پارتی دایاندنێ یاسا سەروەر نییە تاوانبار لە هەولێر ڕادەکا بۆ ئێرە و لێرە ڕاکە بۆ هەولێر تەسلیم ناکرێنەوە لەبەرەوە ئەمانە موسساتی دەوڵەت ئێستا دوو ئیدارەیە ڕاستە بە شێوەیەکی شکلی نەماوە بەڵام بە حەقیقەت هەیە پەرلەمانیان بەهێز کردووە دەسەڵاتی دادوەریان بەهێز کردووە حکوومەتیان بەهێز کردووە بۆی هەژمونی حیزبی هەبێ وەر کاتێکش حیزبەکە لێ قەوما بێ و مێژوو دیارە بەغدایان هێناوە هیچ شانازیشی پێوەکەن
تورکیان هێناوە ئێران دێنن هەر وڵاتیش کە بێنن گرنگەوەی حیزبەکە بمێنە و خۆیان بمێنەوەی تر کوردستان تیاە چیاننا بەلایەنەوە گرنگ نەبووە لە ژێر هەژمون و دەسەڵاتی جۆرە حیزبێکی ئاوا من پێم وانە کوردستان ڕۆژ بە ڕۆژ بارودۆخی خراپتر دەبێت ئەگەر فیدراڵێکەشی بەناو بمێنێ بەڵام بەناوڕۆک نامێنێ ئەگەر حکوومەتێکی مرکزی دروست ببێت تەنها فشار لە تورکیا بکە نتوانێن نەود لە هەرێمەوە بەرێ یان ئەو مەوزۆی نەوتە تورکیا بداتە دادگا هەرێمی کوردستان وا پێی لاواز دەبێت تەسلیمی بەردابێت. سپاس دەکەم سپاس بۆ بەڕێزان دکتۆر داهرام محەممەدەمین دامی ئەنجومەنی دامەزراوانی کۆمەڵی دادگەری هەروە کاکە محسین عوسمان پەرلەمانتاری پێشووی عێراق سپاس بۆ بینەرانی ڕە سپاس بۆ هاوکارانم خواتان.